خۆشەویستی دینی ئەمە کۆکاتەوە ئەو دانیشتە معناکەی ئەوەیە. هەجا مامۆستایەکە بوو مامۆستا ئەسعەدی چەمچەماڵ خوا عەفویکە دڵنیام زۆرێکتانی ناسن کە وەفاتی کرد سەیارە نەبوو ئەنتەرنێت نەبوو فەیسبوک نەبوو وەکو ئەم ڕۆژگارە کە ئێساکە گەر مامۆستای ئاینی موسڵحێکی ئیجتیماعی بمرێ لە یەک ڕۆژێکا 2 ملیۆن نەفەر ڤیدۆکانی بڵاوکاتەوە. کاتێک مامۆستا ئەسعەد وەفاتی کرد لە سوڵحی شاوەفاتی کرد هیوایەتی سوڵح بوو چەمچەماڵ هەموو بازاڕی داخست بڕوات بێ نوێژنەکە ئەڕۆی بۆ سەر قەبر. یعنی شتێکی زۆر وەکو چۆن بڵێ خوای پەروەردگار سەرمانی کە مامۆستا ئەسعەد ئەولیای خوایە. ئەم پیاوە خۆی ئەگێڕێتەوە ئەڵێ ڕۆژێ 25 نارمدایە تەکسیە چوم شلە و برنجێکم خوارد شلە و برنجێ بە 3 دینار بوو لە مەتعەمەکان کورسانەوە کات 25 دیناری سوئیسریمدایە تەکسی بە خوسوسی بردمی نانەکەم خوارد شلە و برنجێکی 3000 بە 25,000 دینار سوئیسری. گرنگ ئەوەیە مامۆستا ئەسعەد لەو دانیشتە کۆمەڵایەتیە ئامادە بێ گرنگ ئەوە نییە ئەگەر 22 دینار سوئیسری زەرەری کردبێ. بۆیە مامۆستا ئەسعەدیش ئاوا بە گەورەی گەڕایەوە بەلای خۆ. داواکەم لە خوای پەروەردگار خوای گەورە لە بەهەشتا جێکاتەوە و ئێمەش بگەێنێ بە ئەوان یا ڕەب العالەمین. بۆیە دانیشتن لە پێناوی خوا چی ئەمڕۆ لە پێناو خوا دانشێ بڕۆ بۆ بازار بزانە سەیری دوکاندارەکان کە دۆلار بەرزەوە بوو دابەزی تمەن بەرزەوە بوو دابەزی یۆرۆ بەرزەوە بوو دابەزی. یعنی چێ هەیە بۆ خوا لە بازار ڕۆژێ نەسیحەتت بکە بێنە بەرچاو خۆت کەم مەجلیسەیە لە پێناو خوا ببەسترێ